هەشتی مارس ڕۆژی جیهانی ژنان چەند مەراسیمێک بەڕێوەچوو لە مەراسیمە وەرزشیەکان دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی لە ئەشکەوتی هەزارمێرد بەشداری کرد لە خەڵاتکردنی چەند ژنە شاخەوانێک یاخود چەند ژنە وەرزشکارێک. لە ڕۆژی جیهانی ژناندا 53 ژنە شاخەوان خەڵاتکران. ڕۆژی هەینی ئەشکەوتی دیرینی هەزارمێرد ئەو شوێنە بوو کە پارێزگاری سلێمانی دەڵێ بەشداریمان کرد لە بەرزڕاگرتنی ڕۆژی جیهانی ژنان و خەڵاتکردنی 53 ژنە شاخەوان کە لەلایەن ڕێکراوی شار بۆ گەشەپێدانی مرۆیی و گروپی شاخەوانی شارەوە بە پشتیوانی پارێزگای سلێمانی مەراسیمەکە ڕێکرا بوو. هەم گەشتێکی شاخەوانیان کردو و هەم ئەو مەراسیمەش بە بۆنەی ڕۆژی جیهانی ژنانەوە بۆ 53 ژنە شاخەوان سازکرا.